هێشتا یەک دوو ڕۆژ ماوە بۆ ئەنجامداری هەڵبژاردن، بەڵام باگەشەی هەڵبژاردن لە هەموو لایەکەوە گەرمە بە دیاریکراویش لە لای پارتی دیموکراتی کوردستان کە لەم بانگەشەیە ڕووی دەمی ڕووی داواکاریەکانی لە بەغدا بوو بە پێچەوانەی تەواوی لایەنەکانی کوردستان کە ڕووی دەمیان تەنها قسە بوو بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تاکەوشەیەکیش باسی ئەو هەموو زوڵم و ستەی بەغدایان نەدەکرد و ئەو هەموو پێشێلکاریەی دەستوریشیان وەلانە بوو. ئێمە لەسەر ئەم بابەتەش میوانێکمان هەیە لەمانەوێت لەگەڵ ئەو قسەی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک شوان کەلاری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە زۆنی سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵی کوردستان 24 لە لامان میوانەکە کە شوان بەخێر بێن مادوش نەبن دەزانم هیلاکن. من دەمەوێت بزانم جەنابتان ئەندامی پەرلەمان بوو لە خولی پێشووی ئێساش کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لەسەر لیستی 275 کۆمەڵێک کێشە هەیە دەتانەوێ ئێوە چۆن چارەسەری ئەو کێشانە بکەن بە پێی دەستور ینی دەستور ببێتە سەنجی مەحەک چۆن دەتانوێت ئەوە بکەن؟ زۆر سپاس کاک حاکم طبعا ئەبێ ئەوەی کورد بێ و ئەوەی هەستی کوردایەتی لا هەبێت لەوە تێبگا لە دوای ساڵی 2011ەوە لەو کاتەوەی کە هێز جوڵێنرا بەرەو خانەقین و کەرکووک هێزی دیژلیان دروست کرد لەو کاتەوە تا ئێستا بەغدا بە بەرنامە بە پلان هەر شتێکی ینی پێ بکرێ دژی هەرێمی کوردستان نەیکات. کەواتە عێراق بڕوای بەو پێکەوەژرانە نییە بڕوای بە هەرێمی کوردستانیش نییە. عێراق بەردەوام لە پاشگەزبوونەوەیە لە سیستەمی فیدراڵی لە دیموکراسیەت پاشە کشەکە ئاستی لیڤڵی یعنی مەدەنیەت و دیموکراسی دابەزیوە باوەڕی بە مرکزیەت و ئەوێ وەکو پارێزگایە تەعامل مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان. بەڵام پێچەوانەی دەستورە خۆ دەستور خۆشیان دەنگیان بۆ داوە دەڵێ عێراق وڵاتێکی فێدرالیە هەرێمەکەش هەرێمێکی دەستوریە. جا فعلەن ئەوان یەکەم هەنگاو یعنی پڕیان داوەتە پێشێلکاری دەستوری ئەو مادە دەستوریانەی کە تایبەتە بە شایستەکانی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکان سیاسی دارایی هەموو شتێک پێشێلەکەن. بۆیە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بە تایبەتی کە ئێستا گەیشتوتە ترۆک ئەوەی لە دەستیان دێشکاتەکەن لە محکەمەی نێودەوڵەتی نەوت ڕاگرن بودجە ئەبڕن ینی ئەوەی لە دەست بەغدایە ئێستا سزای ئێمەی پێبدا تەنها بودجە و موچەیە ینی سزای ئابووریە سزای بە کوردیەکەی من بە ئاشکراش بڕین ئەمە ئەنفالێکی ترە ئەنفالی ئابووریە دژی خەڵکی کوردستان وەنی بۆ خۆیان دەڵێن خەتع الأعناق وليس قطع الأرزاق هو قطع الأرزاق نية فعلا أما يعني براسي بريني ملا أما جينوسايدي آبورية فعلا وبراسي أما أبي يعني حكومتي هريمي كردستان سركردایەتی سیاسی کورد هەموو کوتلە کوردستانیە کان ئەگەر بەڕاستی لە خەمی بودجە و موچە و قوتی خەڵکی کوردستانن یەکدەنگ و یەک هەڵێز ڕوبەڕووی شەڕەکەتان زۆر خۆجاران شەڕە چۆنەکەن لە پەرلەمان کاک شوان ینی ئێوە دەتانوێت چی بکەن چی وەکو شوان کەلاری وەکو چی وەکو کاندیدەکانی ترەگەر چوونە پەرلەمان؟ وەڵاهی کێشەیەکی گەورە هەیە لە شەڕەکان لەسەر مافەنەتەوەیەکان لەسەر بابەتە گرنگەکان زۆر جار پارتی لە بەغدا تەنهایە ئەوانی تر بە دوای ئەو فاکتەرانە گەڕێن کە پارتی پێلاوان کوردنین ئەخر لە دیدی ئەوانە بەهێزبوونی پارتیەک و کابینەیە کە بتوانێت 30 ڕۆژ جارێ موچە بدا کە بتوانێت کارەبا بکاتە 24 سەعات کە بتوانێت ژێرخانێکی ئابووری ئەلکترۆنی وەکو هەژماری من بەرجەستە بکە کە بتوانێت ئەم وڵاتە لە ڕووی ئاوەدانکاریەوە پێش بکە ئەمە لە لاوازبوونی خۆیان نابینن. نقطەی هێزی ئەوان ئەوەیە یعنی کێشە دروستکەن حکوومەت نەتوانێت موچە لە کاتی خۆیان بدا. بۆیە بەڕاستی زۆر جار لە کۆمەڵێ خاڵا هاوبەش لەگەڵ بەغدا یەک دەگرنەوە بۆ ئەوەی سەرێشە هەم بۆ حکوومەتی هەرێم هەم بۆ پارتی دروستکەن بۆ ئەمە بەڕاستی ئەبێ واز دەم خولیایە بێنن بەمە لاواز نابێت پارتی 100 ساڵ جەنابەت لە گەرمیانی تۆ گەرمیانی ئێوە یەکەم هێڵی سووتانن بە تعریب یەکەم هێڵی سووتان ئێوەن گەرمیانین چی بەو لایەنانە دەڵێ دەستیان خزۆرە دەستی عێراقە و ئەستن ڕەخنیان لە عێراق نێ و دژی هەرێمی کوردستان؟ وڵا ئەو لایەنانە بەم هەنگاوانە هەم نەتوانیوانە پارتی
پاشە پێ بکەن باشە. نەتوانیانە هیچ ئینجازێک ئەگەر وەکو بابەتێکی فرۆشتنەوە بە خەڵکی کوردستان ئینجازی ئەم لایەنانە چی بۆ هەرێمی کوردستان ئەمانە توانیان موچە چاکن ئەمانە توانیان ئەو هەموو پێشێلکاری عێراق ڕاگرن تەنها ینی ئیشی ئەمانە وەکوتم بۆتە سەریەشە دروستکردن لەگەڵ دەستێکەڵکردن لەگەڵ نەیارەکانی کوردستاندا بۆ سەریەشە دروستکردن بە حکوومەتی هەرێم بۆیە پێویستە بەڕاستی ئێمە هەوڵ بدەین لە دوای یانزەی مانگ جارێ بۆم چوار موچە لە بەردەم خەتەرایە لە دوای یانزەی مانگ هەموو لایەنەکان یەکەم قسەمان ئەوە بێ دوای دەرچوونی نەتیجەی انتخابات بە محەممەد شیع سوودانی بڵێن متمانە دانەوە بە تۆ پەیوەستە بەوەی ئەو چوار موچە نەفەوتێت ئەمە وەکووە من ئەمامە ڕئی منە دوایش بەڕاستی یعنی ئەبێ وەرەقەی گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی فیدراڵە لە ئەولەویەت ئەوە بێ بابەتی جارێ ئەمە کراوە بەڵام پاش گەزبنەوە ئەمە ئیشکال گەرنتی چییە؟ ئیشکالە گەورەکە ئەمە پێ دوایە گەرنتی هەیە لەگەڵ عێراق من پێم وانە گەرنتی هەبێ چونکە عێراق خولیایەکی تری هەیە عێراق ئەوێ بەڕاستی بەغدا بکاتەوە مرکز وەکو پارێزگایە سەر ناگرێ ئەوە دەرکەوت 100 ساڵە بە مرکزیت ناڕوە ئەمەش دەستورە لە دوای 2023 خۆشیان دەنگیان بۆ داوە ناڕوە ینی ناکرێ عێراق وڵاتێکی فرە نەتەوەیە فرە گەلە فرە ئاینە فرە مەزهبە بۆچی بڕوایان بەوە خۆی مشکلەکە ئەوەیە ئەم ئێمە ئەبێ بەردەوام بین یعنی ئەبێ سەنگەری کورد لە بەغدا بەهێز بکەین بۆچی بە تەنها بە ئێوە بەهێزە بێت بۆچی تەنها پارتی ئەخر مشکلەکەەوەی بەڕاستی پارتی استراتیژێکی نەتەوەی هەڵگرتووە خەمە گەورەکانی هەڵگرتووە پارتی ڕاستگۆیانە سیاسەتەکە ڕاستگۆیانە ئەیەوێ بەڕاستی ئەم وڵاتە پێش بکەوێ ئەوێ لەسەر بنەمای دەستور پارتی مەشغوڵە بەشتی زۆر گەورەوە ئەوێ لەسەر ئاستی نێودەوڵەتی کوردباتە پێش ئەوێ لەسەر ئاستی یعنی گشتی عێراق ببێتە دەوڵەتێکی کە بنەماکانی دیموکراسی تیا بچەسپێ کە فیدراڵزمی تیادا بچەسپێ بەداخەوە ئەمانەی لای خۆمان زۆربیان مەشغوڵن بە پارتیەوە لە جوزئیات تا مەشغوڵن بە پارتیەوە بەڵام خەون و خولیای پارتی خەونێکی استراتیژی نەتەوەییە کە ئەوێ ئەم کێشانە لە ئەساسەوە چارەسەر بکە بەڕاستی کێشەی ناوچە کێشە لەسەرەکان کێشەی استحقاقاتی پێشمەرگە بودجە و موچە یعنی پێشخستنی ئەم وڵاتە بەدەستێنانەوەی هەموو مافەکانی ئێمە لە بەغدا بەڕاستی بە شێوەیەکی قانونی وەربگرینەوە باش کاکە شوان ئەم جارە دروشمی پارتی دروشمێکە لە سێ وشەیە هاوسەنگی هاوبەشی سازان پێ وایە ئەمە چه پەیامێکی بۆ دەسەڵاتدارانی عێراق پێ بۆ داهاتوو دوای پەرلەمان چه پەیامێکی پێ دەبێت دەستورۆکو خۆی جێبەجێ بکرێت خۆی ئەبێ هەموو لایەک بزانین ئەم عێراقە ئەگەر لەسەر ئەم بنەمایانە نەبێ بنەمای هاوسەنگی نەبێ ئەگەر لەسەر بنەمای تەوافق نەبێ لە ئاخیرا عێراق فرە پێک هاتەیە بە زۆرینە و ئەگەر ئەمانە بیانەوێ بە زۆرینەی پەرلەمانی غەدر لە ئێمە بکەن ئەو غەدریان بۆ ئەچێتە سەر بەڵام لە ئاخیرا عێراق تووشی مەشاکلی گەورە بێ یعنی ئەم عێراقە ناتوانێەوە بەردەوام بێ ئەگەر لەسەر بنەمای تەوافق و تەوازن و شەراکەت نەبێ ناتوانانی تۆ لە لەحزەیە لە لەحزەکانە یعنی دەستور پێشێل بکەیت ئەو هەموو خوێن و ئەو هەموو قوربانیەی کە کورد داوێتی بێی بتەوێ بە زۆرینەیەکی پەرلەمانی ئەم بابەتانە چارەسەر بکەیت بۆیە چارەسەری کێشەکان تەوافق و تەوازن و شەراکەتە ئەگەر عێراق ئەم بنەمایانە پێشەر بکە ئەم عێراقە لە بەردەم هەڵوەشانە ویستم ئەو پرسیارە بکەم کەواتە ئەگەر هاتوو دوای ئەم هەڵبژاردنە هەموو لایەک ئێوەش وەکو پارتی دەڵێن ئەمە چارە نووسازە هەڵبژاردنێکی چارە نووسازە ئەگەر هاتووە عێراق دەستوری وەکو خۆی جێبەجێ نەکرد نەگەڕایەوە بۆ دەستور بۆ سیستەمی فیدراڵی عێراق لە بەردەم هەڵدێرێکی گەورەیان نییە لە بەردەم دووڕێیانیەکان نییە یان مان یان نەمان مستحیلە ئەم عێراقەوە بەردەوام بێ ئەو دەستورەی کە هەموو خەڵکی عێراق دەنگی بۆ داوە لە دیباجەکەیە ئەڵێ یەک پارچەی ئەم عێراقە پەیوەستە بە جێبەجێکردنی ئەم دەستورەوە تۆ بێی دەستور پێشێل بکەیت تۆ بێی تەنها کارتێکە لە بەردەستە برسیکردنی خەڵکی کوردستانە بڕینی قوت و موچەی خەڵکە یعنی تۆ ئامادە بی لە ماوەی دووسێ ساڵە موچەی داعش بدەیت بەڵام ئامادە نەبی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە مووسڵ بەدەست داعشەوە هەمومانە بە کۆپتەر و بە ترێلە یعنی موچیان ئەنار بۆ دەستی داعش و بەبێ ئەوەی نەدەوای داهاتی نانەوتی و کێشەی نازانم میزان مراجعە و هیچ لەم بابەتانە لە گۆڕێ نەبوو موچیان ئەنار لەبەرەوەی
بەڕاستی ڕوئایەکی شۆڤێنی لە بەغدا حزوری هەیە پێویستە ئەمان عەقڵێتی سەردەمی سەدامە خراپتریشە چۆن ئەمە وەکو سوڵتەنە وەکو ڕوئایەک حزوری هەیە و پیلانێکیش لە پشتێەوە هەیە ڕۆشنبیرانی عێراق ئەو حزبانەی کە هەست بە مەسئولیەتەکەن لەسەر ئاستی عێراق ئەبێ بەڕاستی هەوڵی تێکشکانی ئەم ڕوئیا بدەن تۆ بێ غەیری نەتەوەکانی تر ینی سزا بدەیت بێ بتەوێ ینی شیعە بکەیتە دەسەڵاتی یەکەم و هەموو پنتەکانی دەسەڵات لە عێراقا قۆڕق بکەی و سونە و کورد پاشە کشە پێ بکەیت بۆیە ئەم عێراقە بە تەکید بەم شێوەیە بەردەوام نابێت لە هەر وڵاتێکە پێشێلکاری دەستور ڕوویدا دەستور نەبووە ناوبژیوان دەستور نەبووە بنەمایەک بۆ دەرچوونی یاساکان بۆ پێدانی ماف بە هاوڵاتیان ئەو وڵاتە بەرەو هەڵ دێرە ڕوە ئێستا عێراق لەو قۆناغایە زۆر باشە کاک شوان ئێوە ئاماژەتەن بە خاڵێکی گرنگدا لە دیباجەکەی دەستور چی دەڵێ ئەم ئەگەر هاتوو دەستور جێبەجێ نەکرێ هیچ مانەیەک بۆ پێکەوەژیان عێراق پێوەستە بە جێبەجێکردنی باشە کەواتە کورد ئیتر خۆی مافی خۆیەتی ڕیفراندۆمیشی کردو تۆ دەستوری جێبەجێ ناکەی بۆچی لەگەڵ عێراقا بژین ناکری ئەمە ڕاستە و ڕاست پێیان بوترێ یەکێکە لە اختیارەکان و پێشیان وتراوە و لە ڕاستیشە ریفراندۆممان هەر لەسەر و بابەتە کرد ئێمە ینی لە 2017 هەستمان بەم خەتەرە کرد پێمانوتن وەرن یان دەستور جێبەجێ بکەنیان ئێمە بڕیاری خۆمانە دەین احتیمامیان بە قسەکانمان نەدا بە خیتابەکەمان نەدا وفعلەن ئێمە لەسەر ئەو بنەمای ئەو پێشێلکاریە دەستوری ریفراندۆممان کرد بۆیە بەڕاستی کارتی ریفراندۆم حازرە لە سەتا 92 خەڵکی کوردستان دەنگی بە ریفراندۆم داوە پرۆسەکە زۆر بە سەرکەوتوی بەڕێوە چووە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بڕیاریان لەسەردا کۆمیسیۆنی ڕاپرسی و هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە کۆمیسیۆنێکی دەستوری و یاساییە پرۆسەکەی بەڕێوە بردووە هیچ ئیشکالێک بۆ ریفراندۆم تا دەرچوونی نەتیجە نەبوو ئەوەی ڕوویدا خیانەت بوو لە دوای ئەوە زۆر شەکەی تێکدا کاک شوان کاتم زۆر کەم ماوە من یەک پرسیارەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم ئێوە ئێستا دەڵێن هەردوو جێگرانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕایانگەیاندۆ لە سەر و 1 ملیۆن دەنگ دێنین پێت وایە ئەم جارە پارتی لەبەرەوەی کار لەسەر لایەنە نەتەوەی یەکە دەکا پێت وایە جگە لە زۆری دەنگ کورسیەکانیش زۆربەی کورسیەکانیش دەبن زانی پارتی حزبێکە ئیستقراری هەیە باشە ستراتیژێکی نەتەوەی هەیە سەرۆک و مەرجەعێکی بەهێزمانەیە کە نەکەر سەرۆک و مەرجەعە بۆ پارتی سەرۆک و مەرجەعە بۆ هەر چوار پارچەی کوردستان خەمی گەورەی ئەم نەتەوەیەی هەڵگرتووە بۆیە بەڕاستی پارتی بەردەوام لە پێشکەوتندایە لەم ئینتیخاباتەیشا بە دڵنیاییەوە ملیۆن و سەروی ملیۆن تێئەپەڕێنین و بارودۆخی حزبەکانی شەزانین ئەزانین بەڕاستی زۆنێکیان لە بەردەستە پارێزگایەکیان لە بەردەستە چه ئەسکەرتارێتێکیان دروست کردووە یعنی بینیمان یعنی دوو مانگ پێش ئێستا لە کۆڵانەکانی سلێمانیا دەبابە دژی ئۆپۆزیسیۆن بەکارهات سەرۆکی سێ حزب ئێستا لە بەندیخانەیە خەڵک قەنەعەتێکی هەیە ئەم خۆسەپاندن و ئەم قۆڕخکاریە بە تایبەتی خەڵکی سلێمانی خەڵکێکی زیندووە ئەمە تا ئاخیر ناچێتە سەر و بە دڵنیاییەوە نەتیجەی شەبینین خەڵک متمانەی زیاتر بە پارتیەوە ئەدا چونکە ئیستقرار و ئایندەی ئەم میلەتە تەنها پارتیە توانێت مسۆگەری بکە زۆر باشە زۆر بەڕێز شوانکەلاری کاندیدی پارتی دیموکراتی کاندیدی ژمارە 23 لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی سربەخۆی گەرمیان و ڕاپەڕین داوای متمانە لە خەڵکەکەم وەکو 4 ساڵی ڕابردوو شەڕی مافەکانی خەڵکەکەم لە پەرلەمانی عێراق وەکو پێشمەرگەیە دەست خۆش سپاس بۆ بەشداریکردنتان.